سلااف و هیویین دەمە خۆش دەگەل کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا لێرە لە واشنگتن و کەناڵی NRT. خۆشەویستانم لەم بەرنمەیەدا ڕۆدۆڵف وۆڵف ئەندامی پێشووی کۆنگرێسی ئەمریکا باس لە پەرسەندەکانی ڕەوشی سووریا دەکا. گەڕانەوەی دانیشتوانی شاری کۆبانی بۆ زێدی خۆیان، بارودۆخ و گوزەرانی ئێزیدیەکان لە ئەمریکا، ئایندەی یەکێتی ئەوروپا لەگەڵ ئەمانەشدا ژمارەیە راپۆرتان لەسەر دواترین هەواڵەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئامادەکراوە. مازنا کۆمانداری ئەمریکی لە ئەفغانستانی دەبێژە هەیە زێنە ئەفغانی داخوازا بۆمبارانکردنا نەخۆشخانە دکتۆرین بێ سنوور کردبوو لە کندوز ئەفراگەهاندن پشتی ڕێکخستیە نۆژدارین بێ سنوور ئەو کار بە تاوانە شەڕی دایە ناسکردن. جەنەڕاڵ جان کامبل گۆتا کۆمیتەیەکە پەرلەمانی یان کۆمیتەیەکە کۆنگرسی ئەمریکی و هێریش بە بڕیارە دەستەیە کۆمانداریە لەشکری ئەمریکی بوو. ئەڤە جارەیەکەیە و ئەمریکا پێناسینی دیکە ئەو هێریش ئەنجام دایە تێدا 19 کەس هاتنە کوشتن لەوی باژارێ باکوورە ئەفغانستانی. ئەفسەرهاتی بوویە ئەگەرە تووڕەبوونە جیهانی پەیڤە جەنەڕاڵی ئەمریکی بەرەوڤاژی داخوایانیە بەرەیە ئەمریکا بکو لەشکری ئەمریکی ئەو هێریش ئەنجامدا ji بۆ پاراستنا هێزین تایبەتین ئەمریکی لەوێ هەرێمێ. تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی شوێنەوارە مێژوویەکانی شاری تەدموریان تەقاندۆتەوە کە تەمەنی بە نزیکەی 2000 ساڵ مەزەندە دەکرێت. سەرۆکی دەستگای شوێنەوار لە سووریا دەڵێت تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی دوو پەرستگای شاری تەدموریان تەقاندۆتەوە و دەشڵێت گەواهدەران ئەم هەواڵەیان پشتڕاست کردوتەوە. شاری تەدمور لە یونسکۆ بە یەکێک لە شارە مێژوویەکانی جیهان دانراوە. کۆمیتەیە نفرەتەوەیە خەڵاتی نۆبل دوو زانە خەڵاتکردن ji بۆ کارێوان دڤەدیتنا ku نترۆین قەدرەك ماس تێدا هەیە. کۆمیتەیە خەڵاتدا تاکیکی کاژەتا ji زانکۆیا تۆکیۆ و ئارتەر مەکدۆنالد ji زانکۆیا کوینیا کەنەدی ڤەدیتنا wan tێگەشتنا مرۆڤان ji بۆ گەردوونی گوهرتیە. دووشەم کۆمیتەیە نۆبل خەڵاتی ساڵی یە دەرمانەدا سێ زانایان ji ئێرلند، ژاپۆن و چینێ. وەزیری بەرگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێت پێویستە ڕێبەرانی رووسیا دەست بەجێ پەیوەندی بکەن بە پەنتاگۆنەوە بۆ توێشکردن لەسەر جموجۆڵە لەشکریەکانی مۆسکۆ لە سووریادا. فڕۆکە جەنگیەکانی رووسیا لە هەفتەی ڕابردووەوە دەستیان کردووە بە بردومانکردنی بنکەکانی دەوڵەتی ئیسلامی و هەروەها شوێنی تریش کە بە بنکەی تێرۆریستان ناودێری دەکات. بەشار ئەسەد سەرۆکی سووریا زۆر جار دەستەواژەی ڕێکخراوە تێرۆریستیەکان بەکاردێنێ لە کاتی باسکردنی سەرهەڵداواندا. هاوکات مۆسکۆ کەوتۆتە تاوتوێکردنی بەرفراوانکردنی هێرشە ئاسمانیەکانی دژی تونڕەوان لە عێراقیشدا. ئەگەر هاتوو داوایەکی لەو شێوەی لە بەغداوە بەدەست گەیشت وەک سەرۆکی خانەی سەرەوەی پەرلەمانی رووسیا ئاماژەی پێکردووە. سەرۆک وەزیرê Tirkiye Ahmed Daûtoğlu serperiştiya komboneka parastinê digel karbidestên bilindên leşkerê Tirkiya kir. Kombon piştî derbasbûna firokên leşkeriyê Rûsya bû bo nav asmanê Tirkiya. Daûtoğlu hojdarî da û got eger reftarên dîyên wiha li paşarojê çêbibin wê bi kirdareka dijminkarî bête nasîn. Wezareta Derveya Tirkiya banga balyûzya Rûsya kir û nîgeraniya xwe li ser zêdegaviyên Rûsya bû ser serweriya Tirkiya diyar kir. Wezareta Derveya Rûsya ragihand derbasbûna tixîbê Tirkiya şaştiyek bû ji ber rewşa seqaya xirab û navê bi çavê pêlangeriyê bête temaşa kirin. Wezîrê Berevaniya Amerîka Ashton Carter da zanîn operasyona Rûsya li Sûriye ser nakevit. Rêbaza Rûsya ji bo piştgiriya serokê Sûriyê li şûna veguhestina siyasî ye. Di heman demê de ew dijayetiya hemû komelên opozisyona Sûrî dikin. Ev rêbaz bi ser nakeve û agirê şerê naxweyî li Sûriye gurtir dike. Rûsya ragihand hêzeka peya ya xwebexş wê tevlî şerê Sûriye bibit. Nexşa hinartina şervanên xwebexşên Rûsî ji aliyê karbidestekî bilindî leşkerê Rûsya ve hate ragihandin. Wa pê diçet ev tektîke heman tektîka Rûsya ye ewa bûdagirkirina girava Krîmya bikarînay. Hevalbendên Tirkiya di nav NATO da dibêjin rîdana derbasbûna firokên Rûsî bû nav asmanê Tirkiya nebêdestiye. Hevpeymaniya NATO hevsoziyeke qayîm li gel Tirkiye diyar dike û zêdegaviyên Rûsya li ser Tirkiye şermezar dike. Ew her wiha ji Rûsya de xwaz dike ku girjiyê xurtir neke û êrişên xwe li Sûriyê rawestîne.
روسیا دیتا گنه بارکرین به پکینانا هیرشن آسمانی دجی کومالین هف پیمانیا امریکا پشتوانیا ویدکد. چلو اک آلیان رکبریا سوریا دی بیان نامه که داخوازا پیکینانا هف پیمانیا که هرمی دکن دج به وکو او دبیجن مایته کرنا روسیا و ایران دی سوریا دا. لی سروک سوریا بشار الاسد دبیجت سرنکفتنا هیرشن آسمانی دجی وکو گوتی تیرورستان دوری برو هنداوکه دبد. يجب أن يكتب له النجاح. دوی او بسر کevin یان جی او هریم بگشتی لبرهاره نتنه دولتک یان دو دولت ما باوری بسر کفتنا روسیا هيا شارزان سیاسی لامریکا هفرانه کو زیدگاویان روسیا زنگکا هجداریه یا نشان هنه گو امریکا بنیاز استراتیجیا خو بگهره بزیدکرنا هجمار ایریشین خو لنزیکی باجار رقا و دورین نزیکی او ان گو روسیا اپراسیون خو لپیکتین ترکیه هجداری دا روسیا کو ده بر پرزبت لسر هر ریدان کادی لپاشا روژه اگر در باسی تخی بیوی آسمانی ببد. خالد فتاح دنگ امریکا. هر سبارت روشا سوری فرانک ولف اندامی کماریه بری ده کنگرسی امریکی ده دبیجا چند سالن روسیا جهرمی یان هرما رشلاتا ناوین هاتیا درخستن و دوین نوگرد. کماریین پاریزیارین امریکا باور دکن کو مایتی کرنا روسیا ده سوریا دا خطای سیاستا نسر کفتیا سروک باراک اوبامایا. ده کرد کنکشن میوان بو لجام کنگرسمان فرانک ولف. از باور دکم دوی اف پرسیار جه حکومت بکرن. روشا امنها دبینن آلوزه. او جه انجام سیاستا خودانا پاش یا بریوبریا سروک اوبامایا لوان 3-4 سالن بوری. سیاستا بریوبری و کنگرس والاهی پیدا کر. دما والاهی هبجی آلیه کیدن دادگره. روسیا بکار با و والاهی پر بکا؟ من باوری به روسیا نینه جبر کارین پوتین لأوکرانیا و جهندن او مرووکی فیل بازه. لی از دبیجم او سرنکفتنا سیاستا میا ده سردریه لگل وی پرسه کج انجامه و داعش بهستر و برفرهتر دبه و شروان بیانی دچنه ناو ریزن وی. بله کنگرسمان ولف هر ایرو روزنامه نیویورک تایمز راپورتا کابو و دبیجا کو سرک اوباما او هزر پسند کریه کو راستا خود چکی بدات هزن سر اردی او شر داعش دکن پتر پشتا خو به کردان جی گرم دکا هون پشتوانیا پر چکرنا کومالن چکدار دکن. I support one. I don't know who he's talking about. Number one. So when you talk about forces on the ground, از نزانم او بحثا چه هزادکه گلک هز لمیدانی هنه لی از پشتیریا چکدار کرنا پیشمرگیان دکم از چوما ناوان لبروکن شرد مهایکی ده چکی وان کونن لهمبر چکین پیشکتین امریکیین دست داعش ده که جهزین عراقی برنه ده همان دمه ده دوید ام آلیکاریا چکدار کرنا هزین خودجهیین دشتانی نوا بکن حتی بکاربن بروانیا جهین خوا بکن دوی مجاره ده بریوبری و کنگرس سر نکفتنه چونکو حتی انها چکی پیشمرگیان بریکا بغدای دیگهن و بغداجی دبن کنترولا ایرانی ده. بله کنگرسمن دیم دوید اموان هیزا جکناز بکن پیشمرگی لحریما کردستان عراقینا اوی ام بحث دکن لسوریانا. The administration supposedly was training a group of Syrian fighters. بحساب حكومة راهنانا جروبين سرهلديرين سوري ديكا 500,000 مليون دولار لسر خرج كرن و انجام نسر كفتي بو دلي حكومتي نلسره ما نامش حكومتي رشاندنه ام دبيجن گلك گرينگه هون بزانن چدبه دوی هون بزانن كريارين داعش لدجي مسيحيان ازدي و بيكاتين دي لعراق و سوريه او جينوسايده اف دی وینه که بده روج آوا که چاوا رفتار بدن و جینوساید دوباره نبه. نها ام بحثی نیازا اوباما دکن جبو پرچکرنا راستا خویا هیزین کردان لسوریا نه پیشمرگین هریما کردستانی اوه ما بستا بسیاره من بو. I would have to see what he says. I kind of don't have a lot of confidence. دویت از بزانم که او چه دبیجه چونکو من گلک باوری به حکومت نینه بری بهتری 3 سالان و هیلا سورج سوری ردانی چندین جارا او هات در باس کرن حکومت تشک نکر از باور دکم نها هریمک بفرین لسوریه پیوسته ولاتین عرب و ناتو هفکاریا امریکا بکن باشه چه رنگ استراتیجی و به انجام با و کاریگر بد شر داعش ده به باوریاوا. Well, you know, I think you have to bring the best minds in the country together. از باور دکم دوی باشترین بیرمندین ولید بگهن هف به همان شیوه گروپا و کلینا روشا عراقی دماشر عراقی باش بریوند چو 5 کوماری
5 دموکرات و دیپلۆمات و ئەفسەر ئەوێن کار لە هەرێمێ کردن وێ کارە بن باشترین استراتیژیە دارێژن. کنگرسمان وولف gelek باور dikin ev ya niha li Sûriya dibitin ku Rûsya ketiye şerrê tîrorê pîlaneka dareştiya di nêvbera Serok Obama û Serokê Rûsî Putin de. Pisyara min ev e erê Amerîka û Rûsya wê bikarin hevkariyê bikin di şerrê tîrorê de? I doubt that to be the case. من گومان هەیە ئەو ڕاست بە چونکو چەندین ساڵە رووسیا ji herêmê hatiye derxistin me nevê ew vegere ez nizanim kê ew boçûn heye lê necihê baweriyê ye. Lê Emerîkiyan weka li Iraqê cih û dessalat di Sûriya de nîne weka ku Rûsa ew cih heye di Sûriya de. Yeah, we do. There is so much that could be done. Belê me cih heye û gelek kar ji wê herêmê ra têkirin. Bîrmendên me dikarin baştirîn stratîjiyê darêjin û em di Sûriyê û Iraqê da bi ser kevin. جا ئازیزانم سەرنجتان ڕادەکێشم بەشی دووهەمی ئەم و توێژە لەگەڵ ئەم ئەندامەی پێشووی کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەرنامەی ڕۆژی هەینی کورد کۆنێکشندا پێشکەشتان دەکرێت. جا ئازیزانم هەر لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەمێنینەوە و دانیشتوانی ستانی ساوت کارۆلاینا کەوتونەتە بەردەم سەختترین لافاو. هەزاران کەس خانەی خۆیان جێهێشتووە و هەزارانی تریش بێ ئاوی خواردنەوە ماونەتەوە و وزەی ئەلکتریشیان نەماوە. هەروەها ئەم ڕووداوانە لە پایتەختی ستانی ساوت کارۆلاینا واتە شاری کۆلۆمبیاش بەردەوامە. کار بەدەستانیش دەڵێن وەستانی بارانبارین بە مانای کۆتایی هاتنی مەترسیەکان نییە. لە پاش چەندین ڕۆژ بارانی بە خورد و شەمە زۆربەی کارۆلینای باشوور لەژێر ئاودا بوو. لە کاتی پشودانی هەفتە سێڵاو بە خێرا گەشتە بۆ ناو ماڵەکان. خەڵکەکە بە سەختی دایانتوانی خۆ ڕزگار بکەن. ژمارەیەکی زۆریان بە هێلیکۆپتێر ڕزگارکران. ڕەنگە ئەوە هەر ساتە ترسناکەکەی ژیانم بوو بێت بە تایبەتی لەو دەمەی کچە تەمەن 15 مانگەکەم هەڵگرت بوو بە هەواوە بەرزیان کردینەوە. ئێجگار ترسناک بوو بەڵام ڕزگارمان بوو. ئەمن ترسام نەمان دەتوانی لەنێ ئۆتۆمبیل بینە دەرێ بە پێیان ڕۆیشتم وام زانی دەمرین. هەموو شتەکانم فرێدا سەر جێگایەکەم هەرچی لە دەستم هات کردم بۆ پاراستنی شتەکانم. ئەو پیاوە گەمی خۆی بەکارهێناوە بۆ ڕزگارکردنی حاسێبووان. من بە قاچ بە سەربانەکەمدا دەکێشا بۆ ئەوی بزانم کەس وەڵام دەداتەوە. نووسراوێکمان دۆزیەوە کە دەڵێت ئێمە لە ژێر بانەکە داین. فەرماندار نیکی هێلی دەڵێت لە 1000 ساڵی ڕابردوو تا ئێستا ئەمە زۆرترین ڕێژەی باران بووە لە ویلایەتەکەی بدات. ئێمە لە ئیستاکەدا 40,000 کەسمان هەیە کە بێ ئاون. دەزانم کە خەریکی چاکردنەوەین بەڵام 26,000 کەسیشمان هەیە کە بێکارەبان کە پێی دەچێت ئەوە ژمارەیەکی مامناوەندی بێت و ناکرێت کارەبایان بۆ بێتەوە چووکە لەو دەمەی شوێنێک چاک دەکرێتەوە شوێنێکی تر بێکارەبا دەبن. کاربەدەستان هوشداریان دابوو کە تەنانەت دوای باران ڕاوەستانەکەش خەڵکەکە ئاگاداری خۆیان بن لەبەر مەترسی بەسەریەکدا تەپینی ڕێگاوبان و بینای زیان دیتوو. شارزایەک لەگەڵ تیمی بە هاوارچوون خەڵکی فێرفاکسی ڤیرجینیا یارمەتی خەڵکەکە دەدات. ئێمە لەو تێدەگەین کە بەهۆی لافا و زریانەوە ئەم ستراکچەرانە شکست دەهێنێت لەبەرەوە خۆمان بە کەرەسە و پێداویستیەوە ئامادە دەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی هەرداڕوخانێک. لەژێر فەرمانێکی ئاژانسی فێدرالی ئەمریکا ناسراو بە فیما دەستەیەکی فریاگوزاری 80 کەسە گەمی و سەجی تایبەتی و هەروەها ئامێریتریان لە هەوڵەکانی ڕزگارکردن بەکارهێناوە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و 11 وڵاتی تری سەر ئۆقیانوسی ئارام گەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی لەسەر بازرگانی ئازاد بە شێوەیەک تیایدا ڕێژەی باجدان کەم دەبێتەوە و هەروەهاش بربەستەکانی بەردەم نزیکەی نیوەی ئابووری جیهان لا دەبات. بەپێی ئەم ڕێکەوتنە گومرگ و تەگەرەکانی بەردەم بازرگانیکردن لەسەر ژمارەیەکی بەرچاوی کەرەستە و خزمەتگوزاریەکان هەڵدەگیرێن لەوانە بازرگانیکردنی ئۆتۆمبیل و دەرمان و هەروەهاش بەرهەمەکانی شیر. وڵاتی چین کە بە دووەم گەورەترین ئابووری جیهانی دادەندێ بڕیاری داوە نەبێتە هاوبەش لەم ڕێکەوتنەدا و ڕێبازە ئابووریەکەی خۆی بگرێتە بەر. هاوکات کاربەدەستانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەڵێن
هەر کاتێک بێژین ویستی ببێتە وڵاتێکی بەشدار لەم ڕێکەوتنەدا بە خۆشحاڵیەوە پێشوازی لێ دەکرێت. ئەم ڕێکەوتنەش وەک سەرکەوتنێکی سەرەکی لی دەڕوانرێ بۆ سیاسەتی دەرەوەیی سەرۆک ئۆباما هەرچەندە هێشتاش نازانرێ ئایا لە کۆنگرێسی ئەمریکادا ئەم ڕێکەوتنە پەسەند دەکرێت یان نا. زۆرێک لە یاسادانەرانی ئەمریکایی دەڵێن ئەم ڕێکەوتنە زۆر دەکەوێت لەسەر دەرفەتەکانی کار لە ئەمریکادا و بازاڕی ئەمریکاش پڕ دەکات لە کەرەستەی بیانی و زیان لە ژینگە دەدات و هەروەهاش وەک دەڵێن دەبێتە مای مەترسی بۆ سەر تەندروستی خەڵک بە تایبەت کاتێک خواردن هاوردە دەکرێت. دەمڕاستی کۆشکی سپی دەڵێت ئەم ڕێکەوتنە 18,000 جۆری باجدان کەم دەکاتەوە لە هەناردەکردنەکانی ئەمریکادا و بازاڕەکانی جیهانیش دەکاتەوە بەڕووی بەرهەمەکانی ئەمریکادا و دەشڵێت باشترین پارێزراوی هێزی کار و ژینگەییشە تا ئێستا لە ڕێکەوتنێکی جیهانی بازرگانیدا مۆرکرابێ. و لە دەمێک و بالا جیهانێ لەسەر شەڕی کۆمەڵین تیرۆریستیە دێ سووریادا چالاکبانên ئێزدی لە ئەمریکا بالا ئەمریکیان ڕادکێشنە سەر دەردێ جڤاکên xwe di Iraqê da. Dengê ئەمریکا لە چالاکiyên ئێزدیان لە باژارê Lincolnê ویلایەتا نبراسکا ئامادە بوو. ئەف پارکا لە لینکن نبراسکا جهێ هەری خۆشە ji بۆ دۆرە 1000 ئیزیدیên ku li vir dijîn. Ev mezintirîn revenda îzîdiyan lê Amerîka Bakurê ye. Piraniya mêran wekû wergêr li gel artêşa Amerîkî kar kirine û vêyekê jî alîkarî kiriye ku ew û malbatên xwe werin Amerîka. Hinekên din jî biriya programên penaberiyê hatine vir. Ji dema ku çekdarên Dewleta Îslamî Daeş sala borî ew girtine, Feysel tiştek derbarê xuşk û malbata xwe li Iraqê nebihîstiye. Ez bawer nakim. Tiştek ji Dewleta Îslamî xerabtir nehatiye serê cîhanê. Daeş tiştê herî xerab e li cîhan. Biriya rêxistina yazda ku sala borî ji aliyê êzîdiyên Amerîkî ve hate damezrandin, Feryal Pîralî daxwaznameyek li ser internetê ji Serok Obama re şandiye. Em daxwazê ji Serok Barack Obama dikin ku alîkariya me bike û herwiha alîkariya wan keçan bike, em ku ji aliyê Daeş ve hatin girtin û wekî koleyên seksî tên bikar anî. Cîgirê Serokê rêxistina yazda Hadî Pîr dibêje penaberên êzîdî bêtir ji yên Sûrî pêdivî bi alîkariyê hene. Pirzgirêka penaberên Sûrî pirzgirêkeke demkî ye. Lê ez bawer dikim ku kêşeya êzidiyan dê her dem bimîne. Wê çi bibe gelo eger Daeş derbasî navaxa Kurdistanê bû. Êzîdî Kurd axivin. Gelek misilman wan ji ber ola wan wekî gawir dibînin. Êzîdî ne wek penaberên din tên jimartin ji ber ku Daeş ew bi taybet kirin armanc da ku cînosaydê di heqê wan de bike. Bêtirî 9000 kesan li ser daxwaznameya internetê imze kirine da ku piştgiriya xwe ji êzîdiyan re nîşan bidin. Lê divê ku Amerîka, Rûsya û hikûmetên herêmê li hev bikin da ku bi stratejiyekê dijî Daeş werin. Êzîdî jî her dimînin beşekî biçûk ji krîza penaberan li Rojhilata Navîn. Sîrwan Quço, Dengê Amerîka. لە ماوەی چەند مانگێکدا پێکاتەی یەکێتی ئەوروپا دوو گورزی قورسی بەرکەوت. یەکێکیان بەوەی پشێوی سیاسی لە ئاکامی قەیرانی ئابووری یۆنان و دووەمیشیان پەنابردنی سەدان هەزار پەنابەر بووە بۆ ئەوروپا. هەندێک لە چاودێر دەڵێن ئێستا یەکێتی ئەوروپا خۆی دووچاری مەترسی بۆتەوە لەسەر ئایندەی ئەم یەکێتیە. لە مانگی جولای شێواوی ئابووری و سیاسی لە یونان بۆ پەڕی خۆی گەی لە دەمێکدا دەنگدەران لە ڕاپرسی گشتیدا مەرجەکانی یارمەتیکردنی ئابووری لەلایەن ئەوروپایان پەسەند نەکرد. لە ژێر گوشاری برۆکسل سەرۆکوەزیر بەرهەڵستی ئاکامی دەنگدان بوو ڕێکوتنەکەی مۆر کرد. ئەوە باوەڕی بە یەکێتی ئەوروپا بە تەواوی لاواز کرد وەک میژوناس ئاندرێ مامۆن دەڵێت. سیاسەتمەدارێک سەرۆکوەزیری وڵاتێکی تر دەڵێت تۆ دەبێت دەنگ بە ئەمەیان ئەوە بدەیت. بۆچی ڕەوایی دموکراتیکی ئەمە لەکوێیە؟ لەو حوتانەی دوایی هەزاران پناخواز گەیشتونە تا کەنارەکانی ئەوروپا و ژمارەیان هەروە زیاتر دەبێت. ئەوروپا لۆمەی لێکراوە لە دۆقی پەنابەراندا بێلایەن بووە. مامۆن دەڵێت ئەمە نەبوونی هاوسۆزی ئەوروپا نیشان دەدات. درزێک لە نێو وڵاتەکان لە نێوان جەماوەری وڵاتان لەگەڵ بیانیەکانە هەیە. بیانیەکان خەڵکی وڵاتانی دیکەی ئەوروپان و بە تایبەتی ئەمڕۆ لە هەندێک وڵات کۆچبەر زیاتر لە ناوچەکانی دیکەی جیهانەوە دێن. کریستیان ئۆدێنداڵ لە ناوند بۆ چاکسازی ئەوروپا دەڵێت وڵامەکە لەوەدا نییە کە یەکێتی ئەوروپا خەریکە هەڵوەشێت.
قەیرانی پەناخوازی پێویستی بە وەڵامێکی هاوبەشی ئەوروپا هەیە و هەڵەکە هی یەکێتی ئەوروپا نییە هەتا ڕادەیە کە دیموکراسی وڵاتان لە توانایاندا نەبێت وەڵامێکیان هەبێت کە بۆ قەیرانەکانی ئابووری پێویستە ئێمە پێویستمان بە یەک خستنی زیاتر هەیە. ڕێکەوتنی شێنگەنی ئەوروپا لە 1985 مۆرکرا کە هاستانکاری بۆ سەردانی هەریمی ئەوروپا کرد و بەڵام بناخەی سەرەکی ئازادی هاتوچۆ هاتۆتە ژێر تاقیکردنەوە لە دەمێکدا گەلێک وڵات پشکنینی تری سنووری پێشنیار دەکەن. هۆنگاریا پەرژینی تەلی لە سنووری باشووری دامەزراندووە. شەنگن لە هەرە پێشکەوتنەکان یەکێتی ئەوروپا بوو کە ئەنجامیدا واتە بیرۆکەی ئازادی سەردان کە سنوورەکانی ئاوەڵا کردوتەوە. ئەوەش کە ئەم پەرژینانە ئەوە ببینێ پێم وایە زۆر جێگای سەرسوڵبانە. هێشتا هەڕەشەی دیکەش لە پێشن. بریتانیا دەنگدانیشی دەبێت کە پێش 2010 یەکێتی ئەوروپا بەجێ بێڵێت بە لە بەرچاوگرتنی ئەو ڕایانە کە دایانهەوێت بێنەدەر. توێژەنەران دەڵێن ئاکامێکی وا بۆی هەیە بۆ خودی یەکێتی ئەوروپا کارەساتێک بێ. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. ئەگەرچی داخواست تێکردن تاکانەین ئەنفالی ئەوەن ژێ هەوڵە قڕکردنێ یا ڕژیمە سەدام حسێن دەمی ئەنفالێدا ڕزگار بووین بێن پاراستن لێ هەنەک جوانە ڕژدن بەشداریە بکن دشەڕێ داعشدا. پامرێ دەنگی ئەمریکا لە کەرکووکە دڵشاد ئەنوەر چۆیە جەموانە و ئەفراپۆرت ئامادەکردیان. دڵشاد شکۆر یەکێکە لەو پێشمەرگانەی کە زۆربەی خێزانەکەی لە شاڵاوی ئەنفالدا لەدەست داوە. بۆ شەڕی داعش ڕۆیشتۆتە سەنگەرەکانی پێشەوە و زۆربەی کاتەکانی لە سەنگەردا بەسەر دەبات. بەشێک لەو پێشمەرگانەی لە شەڕدان لە دژی داعش تاقانەی بەجێماوی ئەنفالن. هەرچەندە پەرلەمانتاران بە سەرمایەیەکی نیشتیمانی هەژماریان دەکات و داوا دەکەن لە سەنگەرەکان دوور بخرێنەوە. بەڵام ئەوان بەجێهێشتنی سەنگەرەکان ڕەت دەکەنەوە. من کەسوکارەکەم ئەنفالە دایکم و چوابرام خۆشم ئێستا لێرم بەرامبەر بە گروپێکی تیرۆریستی داعش کە تاریک بینن و ئێستش لێرەوە بە هەمان ڕوحیەت بگرە زیاتریش لەبەر ئەم نیشتیمانە. محەممەد خان کە کۆتایی ساڵانی هەشتاکان و سەرەتای ساڵانی نەوەدەکانی سەدەی ڕابردوو سەرجەم کەسوکارەکەی بوونەتە قوربانی. ئێستا خۆشی سەرپەرشتی سریەیەک پێشمەرگە دەکات و لە زۆربەی شەڕەکانی کەرکووکدا لە پێشەوە بووە. من هەموو کەسوکارم ئەنفالە سێ خوشکم دایکم برایەکم شەیدا خۆمیش لە 1970 پێشمەرگەم بۆ چەند شوێنێکم لە دەست داوە کەمەندامم وەی سێش لەم سەنگەرام ئامادەم خوێنی خۆم بەخشکەم بۆ خاکی کوردستان. هەرچەندە دوورخستنەوەی تاقانەکانی ئەنفال و شەهید لە بەرەکانی شەڕ بووەتە داواکاری شەقامی کوردی بەڵام تا ئێستا بڕیارێکی یەکلاییکەرەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دوورخستنەوەیان لە سەنگەرەکان نەدراوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. هەروە دێ و دانیشتوانی زیاتری شاری کۆبانی دەگەڕێنەوە زێدی خۆیان. شاری کۆبانی بووە جێی سەرنجی نێونەتەوەیی و لەسەر ئەستی نێونەتەوەییش ناوبانگی پەیدا کرد بەهۆی شەڕوانانی شارەکەەوە کە بە یارمەتی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا توانرا شکست بە تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی بهێنرێت و ڕێگە نەدرێت دەست بگیرێ بەسەر شارەکەدا و ئێستاش پرۆسەی ئاوەدانکردنەوەی شارەکە دەستی پێکردووە. پشتی گۆباژارێ کۆبانê hat rizgarkirin beşek mezin ji bajêr wêran bûbû ji bo wê jî komîteyek hat avakirin ji aliyê desteya rêveber a kantona Kobanî da bi nava Kurdanisyona ji nû ve avakirina Kobanî. Ev komîte dest bi karê xwe kir. Li gorî belgeyên di dest komîtê da ji sedî heştê ji bajêr wêran bûbû. Dosya herî serekel pêşa me rakirina wêranî û gemara ku hatî ji netîca şer خانین هاتین رو خواندن آویتنا ویه و زیدهی 4 هیوای هم لید خبتن جبو کار و خباتن جنوب آواکرنا هریما کوبانی گلک شانده این گو جباکوری کردستان تاوی آلاوین خود در باسی هریما کانتونا کوبانی ببون و دستگدان کردنسیونا جنوب آواکرنا کوبانی باکوری کردستانم هم سه حب مهندسم عطنا آلی کاری کوبانی دکن که ما گلک ماکینه ما بلدی ما شارداری ما
آمده وانه میدینه این باکوری کردستان شهر داریم تواتن و درش با کو رین نوا کوبانی تمیز بکن. طاقة كانوا من الكوماني تشي كانال باشوري كوماني صار تشلو دش من العرضة دسود الشانس ده وهي بنايات تضاهي. تێزانین گۆ بەشێک ji cihê wêrankiriyê گۆ şerekî dijwar têda qewimî di navbajêr de hat helbijartin gò wek mewzexane bimîne. Ew cî gelek malên welatiyên Kobanê têda bûn. Kesên ku divirde cî bibin ew kesên ku metxefê de malê wan ew li vir wê tawîd bigirin û heman wext malbetên şehîdan ê ku nikanin avahî ava bikin ya ji wan re wê derbikeve. Rewşa bajarê Kobanê roj bi roj aram dibe û welatiyên Kobanê yên koçber bibûn ji sedema êrişa rêxistina Daişê li ser Kobanê êdî vedigerin warê xwe. Lê mal û taxên wan wêranin ew jî yek ji dijwariya gò welatiyên Kobanê dikişînin. Ji ber wê jî pêwîstî heye gò ji nûva avakirina Kobanê bi lez û bez be. کوردانسیونا جنوبا آواکرنا کوبانی دست به مرحله دویمین کر جنوب آواکرنا کوبانی دا او جی لیکرنا تاخه کنو لباشوری بازار کوبانی. محمود بالی دنگ امریکا کوبانی. مازنترین فستیوالا خورتن جی 21 سالیه و سر رایها بناوه تومورورد جیهانا سبا هر سال لباجار اتلانتا ولایت جورجیا تکرن اف سال بتر جی 160,000 خورت لی آماده بوش بو گهداری کرنا نافدارترین سرانبیش و موزیکجانین دی جی هفکار سما دزایدن افوان دبو اف راپورت آماده کریان. موزیکی ئەلکترۆنی ناسراو بە EDM یەکێکە لەم جۆرە موزیکانەی ئێستا بەناوبانگە لە ئەمریکا. فەستیڤاڵی سێ ڕۆژی تومۆرۆ وۆرڵد لە شاری ئەتلانتا بەڕێوەچوو کە زیاتر لە 100,000 هەوادارانی لەوێ بوون. هەرچەند بە درێژایی فەستیڤاڵەکە باران باری، بەڵام خەڵکەکە و ئارتستەکان بەردەوام بوون. کەش و هەوا شتێکی کاتیە و تێدەپەڕێت، بەڵام یادەوەریەکان بۆ هەتایە دەمێننەوە. مارلۆ کە یەکێک لەم دیجەیانەی لەوێ بوو بە دەنگی ئەمریکای وت چۆن موزیکی خۆی ئامادە دەکات. من حەزم لە خۆ ئامادەکاری پێشوەخت نییە، بەڵکو من حەز دەکەم لەگەڵ خواستی ئامادە بواندا مۆزیک بژەن و بە گوێرێ حەزی ئەوان بڕۆم. مارلۆ دەڵێت کە خۆی زۆر خۆشحاڵە بۆ دووهەمین ساڵ بەشداری بکات لە فەستیڤاڵی تومۆرۆ وۆرڵد و هیوادارەکە ئەم فەستیڤاڵە بەردەوام بێت. و هەروهاش باسی گۆرانی نوێی خۆی کرد و لەگەڵ چێ ئەم گۆرانیەی تۆمار کرد. بەرهەمە نوێ تاکیەکەم بە ناوی خەون لەگەڵ هاوسەرەکەم پێکەوە لە ستۆدیۆ بەرهەممان هێنا. کارکردن لەگەڵ کەسێک کە خۆشت بێت هەمیشە مایەی خۆشحاڵیە و هەتا ئێستا 4 تراکمان پێکەوە بەرهەم هێناوە. دەرهێنەرەکانی ئەم فەستیڤاڵە وتیان کە زیاتر لە 7 میلیۆن دۆلار قازانجی ئەم فەستیڤاڵە بوو بۆ شاری ئەتلانتا. و زیاتر لە 112 بەشداربووانی ئەم فەستیڤاڵە خەڵکی دەرەوەی ئەمریکا بوون. سەما دزەیی، دەنگی ئەمریکا. بهیویا دەمێن خۆش هەتا ڕۆژە هەینی جارەکەی دیگە هینە ئێک ئەوە ئەس دەخلی شەمە بەڵێن ساڵح و تەڤایە ستافی بەرنامە کورد کونەکشن هیویا خۆشی و شادی ژۆرا دخوازن. شەو باش.